بەڕێزان هەر لەسەر پرسی ئەو ڕۆژەی کە ئێستا لە عێراق دەگوزارێ گفتوگۆ لەگەڵ بەڕێز محەممەد ڕەوف سیاست مەدار دەکەن کە بەڕێزیان لە هەولێرە و لەگەڵمانە. بەڕێز محەممەد سڵاوت لێبێ لە دەستپێک لە دەمەوێت سەبارەت بە سەردانەکەی پلاسخار بۆ لای موختدا سەدر لەمەوە قسە لەگەڵ بکەم. ئایا نەتەوە یەکگرتوەکان دەتوانێت چی بکات بۆ حەلکردنی ئەم کێشەی کە ئێستا عێراقی پێدا ڕەت دەبێت؟ دەتوانێت ڕۆڵی نێوەنجیرێکی تەواو ببینێت؟ بەڵێ سپاس. نەتەوە یەکگرتووەکان بە پلەی یەک ئیشیان سەرەتا هەوڵەدەن نێوەندگیری بکەن، بە زیاتر مؤسساتی ئومەی متحیدە زیاتر مراقبەی دۆخەکە ئەکەن، نەسیحەت ئەکەن، نەسیحەتی سیاسیەکان ئەکەن کە ئەوە باش نییە، ئەو کارە باش نییە ئەیکەنیە، ئەو هەنگاوە باش نییە، یا ئەو سیاسەتە باش نییە، نەسیحەتیانەکەن بۆ شتێکی باشتر. بەڵام هیچ جۆرە فشارێک لەسەر هیچ لایەنێکی سیاسی دروست ناکەن. ئەوان ڕوئیەی خۆیان ئەدەن و ئاماژەکان ئەدەن بەوەی کەوە سیاسیەکان لە هەر شوێنێکی دنیا کە ئومەی متحیدە لەوێ هەبێ، نەتەوە یەکگرتووەکان لەوێ هەبێ، ئەوان ئامۆژگاری ئەکەن. لە ئامۆژگاری زیاتریان لە بەرنامە نییە و لە دەسەڵاتیشان نییە و نایشانەوێ ڕاستەوخۆ بچنە ناو ئەو بابەتانەی کەوە لە دەستی کاراکتەرە سیاسیەکان خۆیان نایە. بەڵام ئەوان چی بە باشە زانن لەو حاڵەتی کە ڕوو ئەدا، ئەوان پێشنیاری خۆیان نەخەنە بەردەست. ئەو وتی لە کۆبوونەوەکەمان ئیجابی بوو، ئیجابی مەبەستی ئەوە بوو لەگەڵ موقتەدا سەدر گوێیان لە یەکتر گرتووە، ڕایان گۆڕیوەتەوە، پێ ئەچێ نەرمیەک لەلایەن سەدرەوە پیشان درابێ بەوەی کەوە ئەگەر ئەم دۆخە گۆڕانکاریەکی ڕیشەی بەسەرابێ، ئەوان مەناعەتیان نەبێ کە بەرەو ئینتیخاباتێکی تر بێن و بەشداری لە ئینتیخاباتی داهاتوە بکەن، بەمەرجێ ئەم دۆخەیکەوە بە دڵی سەدر و سەدرریەکان یە گۆڕانی بەسەرابێت. باشە کاک محەممەدیان، ئەگەر سێری داواکانی لە ئەنگرانی سەدر یان نزیکتر بڵێن موقتدا سەدر بکەین، داوای هەڵۆشانەوەی پەرلەمان و هەڵبژارنی پێش وەختە دەکرێت، ینی لە ڕووی یاسایی و دەستوریەوە ئێستا کە موقتدا سەدر لە نێو پەرلەماندا نەماوە ئەندامانی پەرلەمانی سەر بەڕەوتەکەی، دەتوانێت ئەم داوایە بکات و بڵێت یاخود حکوومەت ئێستا کاربەڕێکەرە، ینی هەردوو حاڵەتەکان دەکرێت هەم هەڵۆشانەوەی پەرلەمان هەمیش هەڵبژارنی پێش وەختە ئەم داوایە بکرێت؟ طبعاً ئەم سیاسەتەکە ئیسا سەدەر گرتوێتێ بەر سیاسەتی دەستشکانەوە و مەچەکشکاندنەوەیە. وەڵامی ئەوەیە کە ئەو کە زۆرینەی پەرلەمانی بەدەستێنا ئەوان نیان هێشت حکوومەت تەشکیلکان نە بە خۆی نە لەگەڵ هاوپەیمانەکانی. طبعاً ئەم فلیمە ئەم فۆرمە لە باسی زۆرینە و کەمینە لەکەیە داهات کاتێک کە ئەیاد عەلایی و قائیمەی عێراقیە زۆرینەیان بەدەستێنا، شیعەی زۆرینەی شیعە بە تایبەت بە سیاسەتی زیاتر هەژمونی ئێران بەسەریەوە ڕازی نەبوون قائیمەی عێراقیە حکوومەت تەشکیل بکە، هەرچەند ئەیاد عەلایی خۆی شیعەیە و بەشێکی زۆریش لە شیعەکانی لەگەڵا بوو. بەڵام ئەو کاتە مادەی 76 خراپ تەفسیرکە لەلایەن دادگای فیدرالی عێراقەوە خراپ تەفسیرکرا بەوەی زۆرینەی پەرلەمانی چۆن چ تەفسیرێکی هەیە. ئەمڕۆ هەمان تەفسیر کە نەیانهێشت ئەو ئینتیخاباتە پەرلەمە ئەو ئینتیخاباتە دیموکراسیە سەر بگرێ، ئێستا یەخەی خۆیانی گرت، جارێکی تر کێشەی بۆ خۆیان دروست کرد. ئەگەر بیان هێشتایە ئەو کاتە عەلاوی حکومڕانی 4 ساڵ بکە، ئێستا بۆ سەدریش جێبەجێ ئەکرا. بەڵام ئێستا کە وەختی حکوومەت بە زۆر ئێستا بە زۆری شارع بە زۆری لایەنگران و موالیەکانی سەدر ئەمە ئەکرێنە بە بابەتێکی دەستوری، بۆ نمونە ئەوێ سەدر ڕێگە بدا و چۆن ئەوان ڕێگەیاندا خەڵک بچێتە پەرلەمان، زۆرینەیان هێش زۆرینە دروست ببێت لە ناو پەرلەمانە، ئەبایە سەدریش ڕێگەی بدایە بزانێ خەڵک ئەوان ئەتوانن زۆرینە دروستکەن یان ناتوانن. لەو حاڵەتە ئەزانێ ئەوەی پێ ناکرێ، هاتووە خەڵک و شاریع بەکارێنێ و ئەو زەختە جەماوەریە هەڕەشە بە شۆڕشەکەی دەتوانێت خەڵک و شارع بەکاربێنێت وەرکات بێوێت بستنە سەر پەرلەمان و هەرکات بێوێت ناوچەی سەوزدا بخەن، هەرکات بێوێت ئەو داوایی کە خۆی مەبەستێتی ئەوە بکات و ئێستاش کە تا ئێستا بەردەوام ئەمە لە بەرژەوەندی سەدردایە. تەمعەن هیچ لە بەرژەوەندی سەدر نییە، هەر خۆی مەوقیفەکە دوجار سەدر ئەگەر
تا ئەو کاتە ئەتوانێت کە ئەوان بترسن شەڕی ناوخۆی شیعە هەبێ، یعنی شیعەی تەنسیق بڵین، ئێران بڵین، ترسی ئەویان نەماش نابێتە شەڕی ناوخۆی شیعە و شەڕەکەش درێژە ناکێشێ و دەوڵەتەکانی دراوسێ دەستی تێ ناخەن، ئیتر هەموو کارتەکانی دەستی سەدر ئەسووتێن. بەڵام هێشتا ترسی ئەویان هەیە تەقینەوە لە ناوخوا دەست پێ بکە، دەبە بەنزینە ئامادەکراوەکانی چواردەوریش بکرێ بەسەر شەڕەکە و عێراق بە جۆرە لە جۆرەکان بچێتە ناو دەوامەی شەڕێکی ناوخۆی درێژی شیعە و کۆتایی پێنێت. کە باسی دەکەیت بەسەر ئەوەی کە دەبێتە ئەگەرێک بۆی عراق بەم نزیکانە تووشی شەڕێکی خوێنەوەی ناوخۆی بێتەوە. ئەی تەبعەن ئەگەر ببێتە شەڕی ناوخۆی شیعە بەڵێ دەبە بەنزینی زۆر ئامادەکراوە، لە هەر چوار دەور ئامادەکراوە و ئەو ئازارانەی مەسەلەن با بڵێن گەیشتووە بە خەڵکی تر لە لوبنان، لە سووریا، لە یەمەن، لە سعودیە، لە فڵان لە فیسار، ئەوانە هەموو دەبە بەنزینیان پێ حازریان کردو. بۆی ئێران بەپەلە هات قەعانی هاتووە ئەوەی پێوتون شەڕی سیاسی هەرچی ئەکەن ئازادن بۆ خۆتان تا ئەگەنە نەتیجە، شەڕی پەرلەمانیەکەن، حیزبیەکەن، سیاسی، بەڵام نابێ فیشەکی تێبکەوێ، نابێ شەڕی ناوخۆی تێبکەوێ، نابێ شەڕی شیعەی تێبکەوێ. تەمان مەبەستی ئێران ئەوەیە هەر شەڕێکی سارد ئەەکەن لە نەتیجا سار دەبنەوە و ناچارن لەسەر مێزی گفتوگۆ ڕێبکەون ئێستا قسە لەسەرەوە ئەکرێکە داواکاری خۆیان بکەن بۆی ئەو مێزێکە ئێران دەوێ وەکو تۆ باسی دەکەیت لەسەری کۆ ببنەوە گفتوگۆ بکەن. ئێستا دوو خیاریان لەبەردەستە، یا بێ ئەمەی کە ئیسا سەدر و نەفەرەکانی سەدرەڵێن ئەم حکومەتێکی موقت بێ 6 مانگ یا ساڵێک ئەم پەرلەمانە نەمێنە ئینتیخاباتێکی تر بکرێ، مادەم شەرعیەتی زۆرینە ئەویان و هاوپەیمانەکان قوبوڵ نەکرا ئەویش موجودەکەی قوبوڵ نییە. یا ئەم حەلەیە یا حەلی ئەوەیەکەوە ئەو بێتەوە ناو پەرلەمان 72 کورسیەکەی بنەوە بە جۆرە لە جۆرەکان ڕازی بکەن بە کۆمەڵێ پۆست و دەستوریە دەتوانێت وەزارەتی دەتوانێت بێتۆنی و پەرلەمان لە ڕووی یاسای دەستور. برای بەڕێزم لە عێراقا هەتا ئێستا دەستور جێبەجێ نەکراوە و تازە ناشکرێ. دەستور لە عێراقا جێبەجێکردنی کۆتایی هاتووە و ئێسش کە قسە ئەکرێت لە گۆڕینی دەستور ئەوە هەر گەورەترین ئیشکالێتێکی تر دروستەکە، چونکو بە هەزار حاڵ و بە هەزار ناڕەحەتی هەتاوەکو ئەو دەستورە بە پینەوپەڕۆ دروست کرا. ئەگەر ئێستا بێن دەستکاری بکەن تەمعەن شیعە ئەوێ لە دەستکاریەکە پشکی زۆرتری بەرکەوێت لەمەی کە ئێستا هەیەی، سوننە ئەوێ هەندێشتی لە کیس چووە لە نووسینی دەستورە لەوێن نەبووە جێگیری بکە. کورد ئەوێ ناعیلاج لە فیدرالیەتەوە بیکاتە کۆنفیدرالی. جا ئەم سێ ئیرادە زۆر جیاوازە، ئەگەر بکەوێتەوە کار بۆ ئەوی دەستوری نوێ بنووسن جارێکی تر عێراق نابێتە خاوەنی دەستوری نووسراو. ئەمەش کە ئیسا هەیە مەرەکەبێکە نەیان هێشت کاری پێ بکرێ، نە لە مەوزوعی زۆری نەوکەمینە، نە لە مادە دەستوریەکانی حتا بەشەکەی کوردستانە، نە لە مەوادی دەستوری پەیوەند بە مەسائلی دیموکراسی و مافی مرۆڤ و ئەقلیات و ئەوانە هیچی جێبەجێ نەکرا بە مادەی 140ەوە. جا ئەم دەستورە بەم حاڵەی کە ئێستا ڕۆشتووە و هیچ ڕێزێک لە مادە دەستوریەکان لە موسساتی دەوڵەت ناگیرێ. ئیستا ئەو پەرلەمانە کە وەکو داگیر کراو وایە ئەگەر دەستور لە وڵاتە قیمەتی وایە ئەوان نەیانەتوانی ئەوە بکەن. بەڕێز محەممەد ڕەوف سیاسەتمەدار لە هەولێر و لەگەڵمان بووی. سپاس بۆ تۆ ماندوومان کردیت کاک محەممەد.